خاکێکی بەپیت و کەش و هەوایەکی گونجاو بە جۆرێک کەم بەرهەمی کوشت و کاڵی هەیە لەگەڵ ئەم خاکە بەپیتەدا خۆی نەگونجێنێ. سەرڕایەوەی کە بەشێک لە بەرهەمە کوشت و کاڵەکان لە هەرێمی کوردستان توانای پڕکردنەوەی پێداویستی ناوخۆیان هەیە، بەڵام ساڵ لە دوای ساڵیش کێشە و گرفت بۆ بەرهەمە کوشت و کاڵەکانی جوتیاران دروست دەبێت. بە جۆرێک ساڵێک بەرهەمەکانیان بۆ ساغ نابێتەوە و ساڵێکیش بەهۆی بەرهەمی هاوردەوە کاریگەری لەسەر بەرهەمەکانیان دەکا و ساڵێکیش بەهۆی نەخۆشی و وشکە ساڵیەوە کاریگەری زیاتری لە بەرهەمەکانی دەبێت. بەگشتی ڕوبەری هەرێمی کوردستان واتە ڕوبەرێکی گونجاو و شیاو زیاتر لە 6 ملیۆن و 700 هزار هێکتارە کە گونجاوە بۆ کوشت و کاڵکردن لە هەرێمی کوردستان. ئەگەر باسێکی بەرهەمی دانەوێڵە بکەین و بە دیاریکراویش بەرهەمی گەنم کە ساڵ لە دوای ساڵ ئەم بەرهەمە لە هەرێمی کوردستان لە زیادبووندایە، بە جۆرێک بەرهەمی گەنم نزیک دەبێتەوە لە 2 ملیۆن تۆنی ساڵانە. بەڵام ساڵ لە دوای ساڵیش ئەم بەرهەمە بەهۆی هەندێک کێشە و گرفتەوە ناتوانرێت جوتیاران وەکو پێویست سوود لە بەرهەمەکانیان وەربگرن. ئەم ساڵیش بەهۆی کەمی بارانبارینەوە لە هەرێمی کوردستان کاریگەری دەبێت لەسەر بەرهەمی جوتیاران. لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆم بابەتە دەکەم. بە پێی پێشبینیەکانی کەژناسی هەرێمی کوردستان کە بۆ ئەم ساڵ ئەنجامی دابوو، ڕێژەی بارانبارین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمتر دەبێت. واتە ئەگەر ڕێژەکە لە 280 ملیم کەمتر بوو، ئەوە ئەم ساڵ وشکە ساڵی دەبێت. ڕەنگە لە بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەو ڕێژەیە هەر نەباری بێ و ئەمەش مەترسی بۆ سەر بەرهەمە کوشت و کاڵیەکان دروست دەکا و بە تایبەتیش بەرهەمی دانەوێڵە. ڕێژەی بارانبارین لە ساڵانی ڕابردووە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هەولێر ساڵی 2018-2019 896 ملیم باران باریوە، ساڵی 2019-2020 415 ملیم باران باریوە. پارێزگای سلەیمانی ساڵی 2018-2019 1317 ملیم باران باریوە، ساڵی 2019-2020 702 ملیم باران باریوە. پارێزگای دهۆک ساڵی 2018-2019 1201 ملیم باران باریوە، ساڵی 2019-2020 565 ملیم باران باریوە. پارێزگای هەڵەبجە 2018-2019 1014 ملیم باران باریوە، ساڵی 2019-2020 710 ملیم باران باریوە. بەڵام تا ئێستا ڕێژەی بارانبارین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە ڕێژەی 165 کەمتر باریوە. وشکە ساڵی بە تەواوەتی کاریگەری کردوتە سەر بەرهەمی جوتیاران بۆ ئەم ساڵ، بە تایبەتی ئەو جوتیارانەی کە پشتیان بە ئاوی باران بەستووە بۆ بەرهەمەکەی و بە جۆرێک بە ڕێژەی 190 زیان بەر بەرهەمەکانیان کەوتووە و تووشی زیانێکی زۆر بوون. وەزمان زۆر خراپە لەبەرەوەی دەغڵدان هیچی نەبووە، کە دەغڵدانیش نەبی معنا فەلات ژیانەشی دەبیتن، هیچ معنا هیچمان نییە مەسەن پێبژین لە پاش ئەو دەغڵدانێ. مەجموعی مەسەن عەردەکانی گوندی ئینزاق تقریبا 6500 بەهی مەلاشیەوە جوتیارەکان 72 فەلاعی لێیە لە گوندەکە بنێن. ئەوجا ئەو فەلاعانە مەسەنە هەریەکە مەسەنە 6 زۆن میساندا، ئەو 6 زۆنمە تقریبا کولفەی 4 ملیۆنی کردیە، تقریبا ئەوەندەمان لێ مەسرف کردیە. معنا ئەو 4 ملیۆنە ئەو 4 معنی هەموو زەرەرە، هەر هەمووی ئێستا ئەو عەردانە تەماشاکات 100 ئەوانە هیچی نابێ. ئەگەر لە مانجی سێ یعنی دەی مەسەنەن 23 یان 21 بانانی زۆر باش بارەوە چ پەرەکی بدابایە باش بوو، ئەگەنا ئێستاکات ئیسفادەی نەما. بەشێکی دیکە لە ناوچەکانی هەرێمی کوردستان سوودیان لە پرۆژەی ئاودێری وەرگرتووە بۆ بەرهەمەکانیان، بەڵام ئەم ساڵ جۆرە مێروویەک و نەخۆشیەکی زۆر داوێتی لە دەغڵ و بەرهەمەکانیان و خۆیان بەم شێوەیە باسی دەکەن. کاک حاجی، کێشە و گرفتی جوتیاران چییە؟ بۆچی هەموو ساڵێک جوتیارانی هەرێمی کوردستان تووشی کێشە و گرفت دەبنەوە؟
کێشە و گرفتی جوتیاران لەو ڕۆژێک ئەمە گەرمی دەچینین هەتا بە بازاری دەکەین هەموو کێشە و گرفتە لەو ڕۆژێکە دەچین ئەو گەرمێکە وەردەگرین دایری بە ئەوز مەسەرەن گەرمی دایتەمە ئەو گەرمە چاندیتمان ئەو ساڵەکە ئەمە پرسپیتکەی تێدایە مەسەرەن جۆی تێدایە لە پاشەکە ئەو گەرمەی دەچینین یەکسەر مشکلێک کردمیمان لە بۆ دروست دەبی مشکلێک کردمیمان لە بۆ دروست دەبیتن داوا لە حکومەت دەکەین لە زراعی دەکەین دەرێوەرە کاکە ڕێنماییمان بکەن ئەو مشکلێمان لەو شە بکەنەوە عەل بکەن دەڵێن هیچ کاتە ئێستاکە جوابی نەداینەوە بە خۆمان عەشوایی وەکو جوتیار دەچین ئەمن دەرمانی دەکڕم ئەو برادەرە دەکڕی ئەویت کە دەکڕیتن دەرمانەکەی بەکار دەینی کە بەکار دێنی ئەزە یەکێک نەتیجەی دەبێت کاکە ئەوە نەتیجەی کرمەکەی بووە ئەوە دەرمانەکە ئەو کرمەی دەکوژێتن بەکارهێنانی دەرمان بۆ بەروبوومی کشت و کاڵی زیانی لە بەرهەمەکانی جوتیاران داوە دەرمانی ئەوەی ئەدغالی زەرەری لێداین لەبەرەوەی ئەدغالەکەی ناکوژیتن ئەدغالەکەی ڕاست دەخنچێنیتن ینی دەغرەکەی دەخنچێنیتن ئەدغالەکە وەسەری دەکەوتن دەرمانکی سەری لێدەین عینەن تووشی مزعفاتی دەکات دەرمانی کرمی لێدەین عینە تووشی مزعفاتی دەکاتن یعنی ئەوانە هەموو تەسیراتی دەبوو بەروبوومەکەیمە هەیە بابەتێکی تر لەسەر بەرهەمی گەنم جوتیارانی هەرێمی کوردستان ئایا ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان وەکو جوتیاران ئەمە پارێزراوە ئەم بەرهەمە نەخێر ناوەڵە هیچ پارێزراو نییە ئەمە ئەو گەرمێک کە دەینە بەرهەم یعنی خەموو خەفەتە لە بۆمە هەتا لەو شێ خۆی دەکەینەوە هەندێکی لە بازاری دەفرۆشین فەلعەکە ئەو علافەکانی مەتیقی خوار و عێراق و ناوەڕاست دێن لێکوان لێمان دەکڕن بە پارەچی هەرزان ئەو گەرمێک کە دەمینێت و نازانین چی لێ بکەین خۆی ڕێنمایەکان بیدایەتی دەبی وەزارەتی زراعە ڕێنماییمان بداتێ کە چۆن ئەو گەرمانە بچینین یەکەم جار دەبی گەرمی مصدەقمان بدەنێ وەکو یارمەتی جوتیاران بدرێ ئەمە لە سەداهاتی خۆمان ناتوانین هەموو گەرمەکی بچینین گەرمەکانی ئەوانیش دەمان دەنێ گەرمەکان دەبی مصدەق بی ئەوسا هەندە گەرمان وەگرتیا زۆر پیس بوو وەکو پەرەسپیلکەی تێدا بووە چەودەری تێدا بووە گەرمەکانیشمان چاندێ لەو خاتیەوەی ئەمە بنبڕی پەرەسپیلکەی بکەن کەچی زیاتر بووە و لە لای هەندێکیش هیچ یارمەتێکمان نادەن لە بۆ دەرمان جیا و کە بنبڕی ئەو پەلکپان و پەلکباریشی بکەین هەمووی لەسەر داهاتی خۆمانە دەیکەنەوی شانە هەرێمی کوردستان خاوەن چەندین بەنداوی گەورە و بچووک و مامناوەندە و جگەلەوەی سوود لە چەندین زێ و ڕووبار وەردەگرێت لە بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاو دەپرسم لە هەرێمی کوردستان لە ئەگەری بەردەوامی وشکە ساڵی بۆ ئەم ساڵ و ساڵانی داهاتوو چ ڕێکارێک دەگیرێتە بەر بۆ ئەو بابەتە بەنداو کلیلی چارەسەرکردنی کێشەی ئاسایشی ئاوە لە هەرێمی کوردستاندا ئاسایشی ئاو بە پلانێکی تۆکمە دێتەجی ئەو پلانەشمان هەیە بەڕاستی ئاسایشی ئاو لە حەسادی ئاو دەست پێ دەکات درێنەی ئاو کە بە دروستکردنی بەنداو و دروستکردنی پرۆژەی ئاودێری بۆ هێنانی بڵێن ئامێری پێشکەوتوو بۆ کشت و کاڵ و زۆرها بەڵێن ڕێگا بۆ ئاودانی زەویەکان ئەوانە بودجەیەکی دەوێت پلانەکەش هەیە هەر بودجە هەبێ ئەو پلانە ئاسانە جێبەجێکردنی هەرێمی کوردستان خاوەنی ئاوێکی کەم نییە ئاوش بەرەبەرە کەم دەبێت چکە دراوسەکانن ئاوەکان دەگرنەوە ئەو ساڵ بەتابەتی ئەم ساڵ وەزعی لە ئاو هاتمان وەزعی داهاتی ئاومان زۆر کەمە لە دەرەوە لە ئێرانە لە تورکیایە چکەوان خەریکی خۆیانن ئێمە هەمان بەڵام پێویستی بە بودجەیەکە بۆی هەم دروستکردنی بەنداوی گەورە و بچووک و مامناوە دروستکردنی پۆن دروستکردنی پرۆژەی ئاودێری و سهێنانی ئامێری پێشکەوتوو بۆ ئاودانی زەوی جوتیارەکان ینی بەنداو کلیلی چارەسەرەکەیە بەڵێ دروستکردنی بەندا و فۆن و پرۆژەی ئاودێری استراتیژی کلی چارەسەرەکەی بۆ بودجە هەبێ پلانی استراتیژیمان هەیە بۆ دروستکردنی بەنداو بۆ چەندین پرۆژەی ئاودێری دیزایانی بۆ کراوە ئامادەیە بۆ جێبەجێکردن ینی وەکو وەزارەت هیچ کێشەیەکمان نییە بۆ دروستکردنی پرۆژەکان بەڵام ئەوەیە پێویستمان بۆ بودجێ بەڕێستان زۆر باسیێواکەن پێویستمان بە بودجێ دیارە بودجێ بودجێکی زەبەلا هەیە بودجێکی زۆرە بودجەکە چەندە ئەو بودجێ ئەنواع چەند زۆری بودجە هەیە ئەگەر تو پلانی استراتیژی وەکو وتم ئەو پلانە استراتیژیە من ناڵم یەکسەر ئەو پارەیە بێ ئەو پارەیەگە ئەو جێبەجێکردنی ئەو پلانە زیاتر لە هەشت تا 9 ساڵی دەوێت لەوانەیە 6 تا ملیاریشی بێ دۆلار لە بۆ یعنی ساڵانە ملیارێک و نیو ملیارێک و 200 میلیۆن تەرخان بکرێ بەسە بۆ ئەوی کە بتوانانی ئەتوو هەموو بەنداوەکان دروستکەی لەوانەیە
هەموو پرۆژە ئاودێریەکانی هەرێمی کوردستانیش 600 میلیۆن دۆلاری بوێ، ینی هەمووی ناگاتە مەسەرەن پارەیەک کە خۆی لە 8 میلیارد دۆلار بگرێتەوە کە تو ئاسایشی ئاو دابین دەکەی کە ئاسایشی خۆراکی پێ بەدیدێ. وەکو دەمەوە شتێک بڵێم تەنها پرۆژەیە ئاودێریەکانی دەشتی هەولێر و کەندناو قەرات جاران تەواوکەری سەلێ غذای عێراق بوون، ئەوە بوو لە دراساتی استراتیجی عێراقیدا باسی دەکرێت. ئەوە بێزگە لە ناوچەکانی سلەیمانی و دهۆک و گەرمیان و ئەوە کا چەندین زەوی بە پیتیتیە چەندین پرۆژەی ئاودێری دراسە کراوە و تەسمیم کراوە بۆ ئەوی بتوانانی پرۆژەی ئاودێری پێشکەوتوو دەدرون هەمووی بە وەستاوە چاوەڕێ بجە دەکەم. پرۆژەی ئاودێری جیاوازترە لە پرۆژەی بەنداوەکان یاخود ئەو بەنداوەکانیش بەسراونەتە بە پرۆژەی ئاودێریەوە نەکرد بەنداو ئامادەکاریە حسەی ئاوی دابین دەکات بۆ پرۆژەی ئاودێری، یعنی ئەو کاتی ئەو پرۆژە ئاودێری بە بەردەوام ئیش دەکات، چونکە مەسەرەن بۆ نمونە ئێستا بمانەوێ ئەگەر بمانەوێ لە 1000 دوانم ئێڕوا بکەین لە یعنی بلا بەڵێن 100,000 دوانم ئێڕوا بکەین ڕۆژانە لەوانەیە پێویستمان بە 20 مەتر مکعب لە چرکەیەک دابین. دەبێ ئەو بیزنسمان هەبێ هەرچەندە ئێستا پرۆژەی ئاودێری شەمامەک دەتوانێت بە بەردەوامی چونکە ئەو حسەیەمان هەبێ، بەڵام ئایا هەموو بەنداوەکان هەموو ئەو بەنداوانە دروستکرد معنای ئەتوو زمانی بوونی ئاوی 24 ساعت و 12 مانگە دەکەین بۆ جوتیارەکان. ئێستا بەشێکی زۆر لە جوتیارانی هەرێمی کوردستان پێش بە ئاوی باران دەبەستن بۆ بەرهەمەکانیان، واتە ئەگەر ساڵێک ڕێژەی بارانبارین کەم بێت ئەوە بە تەواوەتی کاریگەری دەبێت لەسەر بەرهەمی جوتیاران. لەسەر پارچەزەویەک وەستاوم لای دەستەڕاستم پارچەزەویەکە لەڕێی پرۆژەی ئاودێریەوە ئاودرا و ئەم پارچەزەویەی دەستە چەپیشم پشتی بە ئاوی باران بەستووە. بەگشتی لە هەرێمی کوردستاندا 17 بەنداو هەن کە توانای گلدانەوەی ئاویان 12 ملیار مەتر سێجایە. هەرێمی کوردستان پشت بە کۆمەڵێ سەرچاوە و ڕووباری ئاو دەبەستێ، ئەوانیش زێی گەورە، زێی بچووک، خاپور، ئاوەسپی و ڕووباری سیروانە. لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 100,000 جوتیار سەرقاڵن بە چاندنی گەنم و جۆوە. بە ڕێژەی 130 ئەو جوتیارانە پشت بە ئاوی باران دەبەستن. وە خۆیان باسی دەکەن ئەگەر وەزارەت و لایانی پەیوەندیدار ڕێگا چارەیەکیان بۆ نەدۆزرێتەوە هەر ساڵێک ڕێژەی بارانبارین کەم بێت ئەوان بە تەواوەتی سوود لە بەرهەمەکانیان وەرناگرن. بەڕێوبەرەتی توێژینەوەی کوشتتوکاڵی هەولێر بۆتە سنتەرێکی سەرەکی بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان و تەنانەت بەشێک لە پارێزگاکانی عێراق ساڵانە چەندین توێژینەوەی زانستی ئەنجام دەدرێت بۆ بەرهەمە کوشتتوکاڵەکان و بە تایبەتیش بەروبوومی دانەوێڵا. بە پێی توێژینەوەکان بێت دەبێت ڕێژەی بارانبارین لە نێوان 260 ملیم یاخود 280 ملیم بێت، ئەو کاتە مەترسی وشکە ساڵی کەم دەبێتەوە. بەڵام ئەم ساڵ لە سنووری پارێزگای هەولێر تەنها 230 ملیم باران باریوە کە ئەمەش ڕێژەیەکی زۆر کەمە. ئەی لەم دۆخەدا چی دەبێت؟ چۆن چارەسەر دەکرێ و چۆن هاوکاری جوتیارەکان دەکرێت؟ ڕێژەی بارانباریم کەم بۆتەوە، ئەنی بەشێک لە جوتیاران دەڵێن بەرهەمەکانمان خەسار بوون، بەشێکی تریشیان دەڵێن نەخۆشی لێداوە. چارەسەرکردن بۆم بابەتە چییە؟ کاریگەری وشکە ساڵی جگە لە بڕی بەرهەم کاریگەری نەرێنی دەبیتە سەر ینی کاریگەری هەیە لەسەر توشبوونی زیاتر بە ئافاتە کشتتوکاڵیەکان، لەوانە مێروی زیان بەخش هەیە و هەروەها چەندین ئافاتی دیکە هەیە کە تووشی گەنم و جۆ دەبیتن. زۆر بەداخەوە بۆ ئەم ساڵ ئەگەر داتایەکە وەربگرین کەمتر لە 200 ملیم باران باریە مقارنەتەن بە ساڵی پار تا ئەم کاتە نزیکەی 400 ملیم باران باری بوو. لە ستانداردەکەیە لە ڕووی زانستیەوە ئەگەر ڕێژەی باران بارین لە ساڵێک یان با بڵین لە مەوسیمێک لە بۆ گەنم و جۆ لە 250 ملیم بۆ 280 ملیم کەمتر بێ بە وشکە ساڵی دادەندرێ. زۆر بەداخەوە ئێستا ئەو داتایانی بەپێ ئەو داتایانێکە هەیە ئەم ساڵ کەتوینێتە ناو دیاردەی وشکە ساڵیەوە. بۆچی تا ئێستا لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش جوتیاران پشت بە ئاوی باران دەبەستن؟
چارەسەرکردنی بابەتە لەکوێیە چی بکرێ باشە؟ دەمەوێت لەسەرەتا ئەوە باز بکەم بە پێی جوگرافیای پارێزگای هەولێر هێڵی بارانبارین یان با بڵێن شوێنەکان بۆ بارانبارین دابش بوو لە بۆ سێ شوێن ئەو شوێنانەی کە بارانیان مەزمونە ینی پێویست ناکە ئاودێری بە شێوی دەستکرد لە بۆ بکەین ئاودانی و ئەو شوێنانەی کە نیمچە مەزمونن و ئەو شوێنانەشی کە غێر مەزمونن ئەو شوێنانەی کە نیمچە مەزمون و غێر مەزمونن ئەمە هەمیشە ڕێنماییمان بۆ جوتیارەکان ئەوە بووە کەمتر پشت بە باران ببەستن و پرۆژەی با بڵێن مەڕەشاتیان هەبی واتە پڕژاندنی ئاو بە شێوەی میحوەری بازنەیی و ئەوەی دیکە کە پێدەوترێت چێشکە ئەوە بەو شێوازە بەربوومەکانی خۆیان ئاو بدەن بۆ مەسلەی ئەوەی کە گەنمەکانیش دەمێ ئەوەش بڵێم گەنمەکانیش وامان دابش کردووە کە واش دروست کراوە بۆ نمونە هەندێک سیفاتی هەندێک جۆری گەنممان هەیە تەرزمان هەیە زیاتر لە بۆ ئەو شوێنانەیە کە کەم بارانیە یان با بڵێن ئەگەر وشکە ساڵی شەبیتن ئینتازەکەی بۆ ڕێژەیەکی زۆر دانابەزیتن و ئاشمانە تەرزیشمان هەیە بە تایبەت بۆ ئەو شوێنانەیە کە بارانیان مەزمونە ئەمە زیاتر ئەو تەرزە دەدەینە ئەو براژتیارانە چیە کاک عەبدولسەمەد ینی بۆی کە جوتیاران تووشی و گرفتانە چارەسەر ئەوەیە با بڵێن سیستەمی ئاودێری بە شێوەی کەناڵ هەبێتن هەرچەندە ئەوە لەوانەیە لە ڕووی جێبەجێکردنەوە کەمە زەحمەت بیتن بەڵام ئەوە چارەسەرێکە و ئەوەی دیکەش ئەمە بەڕاستی ناتوانین بڵین بە شێوەیەکی زۆر هەموو مەڕەشەی دابنێتن ئەوەش کاریگەری خراپی دەبیتن لەسەر ئاوی ژێرزەوی. لەگەڵ ئەوەی بەشێکی زۆر لە جوتیاران پشت بە ئاوی باران دەبەستن بۆ چاندنی بەرهەمەکانیان بەڵام بەشێکی زۆریان تا ئێستاش بە شێوەیەکی کلاسیکی بەرهەمەکانیان دەچێن و هیچ ڕاوێژێک بە کەسانی شارەزا لە بواری بەرهەمە کوشت و کاڵەکان ناکەن. مامۆستایەکی زانکۆش باس لە کێشە و چارەسەرەکانیش دەکات. ئەو ڕۆکانە لە کوردستانە زۆربەی اعتیمادی لەسەر بارانە. ئەمجا بەعزەجارێ خەڵکی ئەڵە وشکە ساڵیە یا وشکە ساڵی نییە بەنسبەت بۆ دانەوێڵەوە وشکە ساڵی شتێکی نسبیە. یەکەم جار کە دەرەچێ پێویستی تەنها بە 50 میلیمەتری باران هەیە یعنی 5 سانتیمەتر عەرزەکە تەڕکە. دوایی کە ئزنە سەنێت کە باڵای درێژێ بێتەوە پێویستی بە 15 تا 20 سانتیمەتر هەیە لە کاتی پڕکردنەوەی تۆوەکانیشی پێویستی بە 5 سانتیمە. ئەمجا وشکە ساڵی لە نەباتێ بۆ نەباتێ فەرقەکات. ئێمە ئێستا حاڵە حاضر لەم دەقەیە ناتوانین بڵێن وشکە ساڵی هەیە لەبەر ئەوەی هێشتا پێوەی ماوە کەی گوڵەکان دەرچوون کەی گوڵەکان پڕ بوون پێویستیان بە ئاو بوو ئاو نەبوو گەنمەکانیان گوڵە جوێیەکان پڕکاتەوە ئەو کاتە پێوتر وشکە ساڵی. ئەمجا ئێمە ئەگەر لەمە تێ بگەین لە مشکلەکانی ئەو ڕۆکانە تێگەین لە عەرزەوە با دەست پێ بکەین تۆ کە عەرزەکە ئەچێڵیت ئێمە فەلاحمان هەیە تا چۆک سێگاسن لێ ئەدا عەرزەکە ئەچێڵە بۆ گەنم پێویستی بەوە نییە گەنمجۆ پێویستیان بە 15 سنتیمێک هەیە ئەگەر بێت و سەیری باپیرەکانمان بکەین تەمەشاکە بە هەوجار ئیشانە کرد بە دوای حیوانە ڕایان ئەچێشە سەرەکەی جسمەکەی دار بوو سەرەکەی ئاسنێکی بەسیط بوو ئێستا ئەوە یەکێکە لەو هۆیانەی کە ئەبێتە تێکدانی زەوی کە زەوی تێک چوو اعتیادی ظروفی ئەو ظروفە تەبیعیەی کەوا هەزارەها ساڵە مەلاین ساڵە ئەو نەباتە لەسەری ئەڕوێت ئێمە ئەو ظروفەی لێ تێکەین کە ظروفەکەمان لێ تێکدا ئەبێت تەوەقعی مشکلێش بکەین یان مەسەن تەمەشاکەی کە تۆوەکە خەنە عەرزەکە ئەبێ ئەو تۆوە معاملە کرابێت بە دەرمان وەکو دەرمان بابن زدی چۆرک هەرچەند عەرز دابش بوو هەرچەند بچکۆلەتر بوو ئێمە بە زەحمەتی تەکنۆلۆژیای تێ بەکاردێنین ئەگەر بێت و ئێمە عەرزەکانمان گەورە بێت ئەو کاتە ئەتوانی مەشروعی ئڕوایی تیادا بنەی بە ئاودێری بە ئاوێکی کەم با بڵێن بەڕەشە بەو شێوانەیە بەس تۆ ئەگە هەر عەرزێک و هەر فەلاحێک و پارچەی عەرزی بچکۆلەی هەبێ ناتوانانی تەکنۆلۆژیای تێ بەکاربێنیت لەبەرەوە بەدیلی بارانمان زۆر کەمە لە زۆربەی عەرزەکان بەدیلی بارانی نییە مەسرفی زۆرترە ئاودان زۆرتر تەکلیفەکە لەوەی کەەوە چاوەڕێی بارانی تەبیعی بیت ئەگەر بێت و ئێمە عەرزەکەمان گەورە بێت یەک جە مەشروعێکی بۆ دانەی دیتر هەر پارچێ لە عەرزەکە ئاوی پێگات.
بەهۆی کەمی بارانبارینەوە ڕەنگە ئەمساڵ جیاوازتر بێت لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لەسەر بەرهەمی گەنم هەر لە ئێستاوە لە بازاڕەکاندا نرخی بەرز بۆتەوە بەڵام ئەوەی بۆ من گرنگە لەم بەرنمەیەدا بە دوواداچوونی بۆ بکەم کەمی بەرهەمی گەنم کاریگەری دەبێت لەسەر دابەشکردنی بەشە ئاردی مانگانەی هاوڵاتیان یاخود ئەمە بابەتێکی مرکزیە دابینکردنی بەشە ئاردی مانگانە لە ئەستۆی وەزارەتی بازرگانی عێراقا. ئەم ساڵ لە هەرێمی کوردستان بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە دەوترێت ڕەنگە وشکە ساڵی ڕوودات ئەمەش کاریگەری دەبێت لەسەر بەرهەمی جوتیاران بە تایبەتیش دانەوێڵە ئایا ئەمە کاریگەری دەکاتە سەر ئاشەکانی هەرێمی کوردستان و عێراقی جاگرە بڵین بەگشتی طبیعی ئوستاز دەزانی چیە ئەمە گرێبەسمانەیە لەگە وەزارەتی بازرگانی ئەوە بریارە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق کە وشکە ساڵی دەبێ ئەوان گەرمی هاوردە دەکەن لە دەورەوەی وڵات ئەو گەرمەی بەشە گەرمەی کە لە فەلاحەکانی ئێرە لەگە گەرمی هاوردە ئێمە دەکەین بە هیچ شێوەیەک نابتە یعنی برێ بەرژەوەندی یعنی بلێن خەڵک خەمی بخوا وەڵڵاهی دەبتە ئەزمە دەبتە حیسار دەبتە شتێک ئەو شتانە نییە لەبەرەوەی هەتا ئەوێ ڕۆژێ ئەمە کە گەلممان وشکە ساڵی بوو 140 ئەمە گەنمی ئەمریکی یان ڕۆمانی بوو رووسی بوو گەرمی ئوسترالی بوو وەرمان دەکرد ئینتازی فەلاحەکان کەم بوو ئێستا ماشەڵڵا فەلاحەکان هەموو مڕەشەیان هەیە زۆر گەنم بە مڕەشەی دەکرێت فەلاحەکان ڕاستە ئەم ساڵە باران نەباریە وشکە ساڵیە بەس خەمی وایان نەبی هەموو سەرمانگان ئاردی خۆیان وەردەگرن بێ مشکلە هەندێک جار گلەی و گازندە لاەن هاوڵاتیانە هەیە سەبارە بە کوالەتی ئاردەکە ئێوە لەلایەن کێوە چاودێریەکردن وەکو ئاشەوانەکانی هەرێمی کوردستان ئایا لە ڕووی کوالەتیشەوە چۆنە؟ ئوستاز دەزانی چییە ئەمە گلەی لە کەس نەکەین گەنم باش بێ ئارد باش دەبی گەنم خراپ بێ ئاردش خراپ دەبی بەڕاستی ئەوجا ئەوە قەنەعەت نابن کەس ئێمە لەگەر وەزارەتی بازرگانی هەرێم لەگە وەزارەتی بازرگانی بەغدا بلێن عێراق بە هەمەهەنگی ئەو مشکلەیە وردە و حەلی دەکەن لەبەرەوەی نابی گەنمی خراپ وەرگن نەک هەر هەرێمی کوردستان قەدەرەکان کە لە مووسڵ عینی مشکلە هەبوو گەنمیان خراپ بوو لە جێشکە گەنم تێکەری دەکەن هەتا فیسەبین ئاردەکە جوان دەربچی ئاردی باش و خراپیش دووبارە پێ دەڵێن بەس گەنمە هەموو ئاشەکانی ما مۆدرنن نوێنە هەر 39 مەتحەنە هەمویان بلێم وەکو تورکایە ئەوی خەڵک کە بەحسی دەکە ئێمە ئێستا دەتوانین ئاردی سفر دروستکەین بەس ئەمە گرێبەستەکەمان دەرەجەیەکە نەکو ئێستا حکوومەت ڕێگامان پێ بدا ئاردی سفر ئیش دەکەین هەموو ئاشەکانی هەرێمی کوردستان. ئایا لە هەرێمی کوردستاندا هیچ ئەزمەیەکی کەمی ئارد دروستە بێت لەلایەن ئاشەکانەوە؟ خەڵکێک بەحس دەکە لەوێ دەلێ وڵا ئەو ساڵە وشکە ساڵیە ئارد ئەزمە دەبی فلان ئەزمە دەبی ئێستا زۆ بوویتە تقریبان سعری 360,000 یعنی لە ئێستاوە یعنی ئەو دەنگۆیە هەیە کە لە بازار گرانی بی بەس مەوزوعی ئیشی ما مستەمرە هیچ کێشەی نییە ئەمە گرێ بەسمانەیە لەگە حکوومەتی عێراقی ئەمە ئەگەر گەنم لە بەسڕاش بێ لەبەر نیشتیمانی خۆمان هاوڵاتی خۆمان دەچین دەینین لەسەر حسابی خۆمان. بەرهەمی دانەوێڵا لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ لە زیادبووندایە بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی بارانبارینەوە ڕەنگە ئەو ڕێژەیەش کەم بکات بۆیە هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە دەبێت بۆ ساڵانی داهاتوو هەموو ئامادەکاریەک بکرێت بۆ ئەوەی ڕێگا چارەیەک بۆ ئەو بابەتە بدۆزرێتەوە بە تایبەتی لە ڕووی پاراستنی ئاسایشی خۆراکەوە. ڕەنگە هیچ ساڵێک وەکو ئەم ساڵ ڕێژەی بارانبارین کەم نەبوو بێت لە هەرێمی کوردستان بەپێی پێشبینیەکانی کەژناسی بێ ئەم ساڵ ڕێژەی بارانبارین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە ڕێژەی 150 کەم باریوە لە هەرێمی کوردستان هەر کاتێکیش بەپێی توێژینەوەکان ڕێژەی بارانبارین لە 200 ملیم کەمتر بوو ئەوە بە وشکە ساڵی دادەنێت بۆ جوتیاران چونکە تا ئێستاش
بەشێکی زۆر لە جوتیارانی هەرێمی کوردستان بۆ چاندن و پێگەیاندنی بەرهەمەکانیان تەنها و تەنها پشت بە ئاوی باران دەبەستن. هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە تەنها کلیلی چارەسەرکردن بۆ ئەم بابەتە پرۆژەی زیاتری ئاودێریە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان و دروستکردنی بەنداوی زیاترە لە هەرێمی کوردستاندا.